سڵاوتان لەبێ خۆشەویستانم ئیمڕۆژ سەردانی خوێندنگەیەکمان کردووە قوتابخانەی بڵێستەی بنەڕەتیە مامۆستایانی خوێندنگە هەستاون بە نوێژەنکردنەوەی خوێندنگاکەیان و با بزانین چی وای لێکردوونەم کارە بکەن فەرموون لەگەڵمانە بن. قوتابخانەی بڵێسەی بنەڕەتی لە ساڵی 1970 دامەزراوە. ئەم قوتابخانەیە لە 2002 نۆژەن کراوەتەوە. ئێتر ئەم قوتابخانەیە وێنەکارێکی زۆری پێوە دیارە بۆ حەچی قاعەتی ئیمتیحانەیە لەم قوتابخانەیە ئەچی انتخابات دەکرێت هەڵبژارنە لەم قوتابخانەیە نۆژەن نەکراوەتەوە. ئەگە هەچ کەسێ باتە بەس تەنها سەیری دیوارەکەی دەرەوەی بکردا کە لە کاتی ڕووخانا بوو مەترسێکی زۆری هەبوو بۆ قوتابیان. چەند جارێک ئێمە ئاگاداری پەروەردەمان کردوتەوە بەڵام بەهۆی کێشەی بودجەوە نەکرا. لە 2011 بۆ 12 ئێمە لە قوتابخانەی هاوڕێین تا ڕادێک دەستگۆرەیان کردوین بەس ئەم ساڵ پارێکی باش و بودجەیەکی باشیان بۆ تەرخان کردین. ئێمەش دەستمان کرد بەم کارە لە دوای کەپارەکە وەرگیراوە دەستمان پێ کردو بە ئەنجومەنێکی باوکانی کارامە کە زۆر بەباشی دەستیان کردووە بە ئیشەکان. و حەزەکەم لە ڕێگەی کامیرەکەی خۆتانەوانێ ئەو ئیشانەی کە کردومانە خۆتان بیبین و نەقلیکەن بۆ هەم کاربەدەستان هەم بۆ بواری پەروەردە بۆی کە بزانن ئێمە لە چ کارێک وتە چەند مامۆسایە خۆبەخشانەش کە کارەکەن لە ئیشەکانە بۆی کە بەرچاوەیەگە بێ بۆ قوتابیان. ئێستا وامان کردووە نە قوتابی لە قوتابخانەکە کە بڵێ ئاوێگە خواتەوە نەگونجاو بێ یا ئاوێ بێ کە ئێمە ترسمانە بێ بێژگە لە بەڕات بۆمان داناون فلتەری ئاویشمان بۆ داناون ئەو ئاوە بە قوتابیانم وتو ئەتوانن ئاوی پاک لێرەوە بەرنەوە بۆ ماڵەوە نەک ئاوی دەبە لە ماڵەوە بێنن بۆ ئێرە. ئێمە سوپاسی ڕێکخراوی یونیسیفەکەین بۆ ئەو یارمەتیان سوپاسی ئەنجومەنی باوکانەکەین سوپاسی ئەو مامۆسایانەکەین کە چەند بەم هاوینە چەندەها کۆبوونەوە لەگەڵمانە بەشدار بوون بە هاتوچۆی خوان و هەموو ئەرچێک لەسەر خۆیان بوو. سوپاسی ئەو دەستەیەکەم بە تایبەتی کە زۆری لاک بوو و ئەمێ ناوی ئەنجومەنی باوکان بە تایبەتی حاجیزانە و کاگڕەزا کە زۆر پێمانەوە هیلاک بوون و دەستخۆشکەری لە بەڕێسانیشەکەین و بەخێر بێن سەرچاو. تلفزیۆنی پەروەردەیەکان بۆ قوتابخانەکەمان کە قوتابخانەکەمان گۆڕاوە بە قوتابخانەی هاوڕێی مناڵ ئەویش بە هاوکاری ڕێکخراوی یونیسف ڕاستە ئەوان هاوکاریەکیان کردوین بۆ قوتابخانەکەمان بگۆڕین بە قوتابخانەی هاوڕێی مناڵ بەڵام لەگەڵەوەشە هەوڵی بەڕێوەبەر لەگەڵ یاریدەدەرەکانی لەگەڵ کۆمەڵێک باوشی بەڕێز کە ئێمە ئەنجومەنێکمان دروست کردووە ئەنجومەنی بەخێوکەر من پێم باشترە پێی بڵێن نەک ئەنجومەنی دایکان و باوکان ئەنجومەنی بەخێوکەرە ئەو ئەنجومەنە هەڵئەسێ بە کارەکانی خۆی لەم قوتابخانەیە ئەم قوتابخانەیە لە 1970ەوە هەیە پێم وایە جارێک تعمیر کراوەتەوە ئەم جارش کە بە هاوکاری یونیسف و دەستەکەی کە لەناو قوتابخانەی ئێمە پێک هاتووە دەست کراوە بە ئەم تعمیرە بەڵام پێم وایە هێشتا نەگەیشتۆتە ئەو ئاستەی کلاستی داواکارەکانی قوتابی و بڵێ بەڕێوەبەر و یاریدەدەر و مامۆستاکانی بێت هیوادارین پەروەردەش هەستێ بەم شێوە یاریدایی قوتابخانە چونکە بەڕاستی قوتابخانە
قوتابخانەکان ئەوانەی کە لە سنووری بەرچاوی پەروەردەیانین پشتگوێ خراون بۆ شێوەی کە سیر ئەەکەی ئەو تازەگەری و ئەو شێوازی بەڕێوەبردنە نیە لەم قوتابخانانەی کە لە سنووری بڵێ تۆزێک ناوچە بڵێ هەژارەکانن. ئێستا ئێمە قوتابخانەیەمان کە ئاوا بەم شێوەیە بڵێ تۆزێک لە سەدا 20 تەعمیر کراوەتەوە هێشتا نەگەیشتۆتە ئەوەی کە ئاستی پێداویستەکانی قوتابی بەو شێوەیە بێت کە بڵێ دڵم پێی مرتاحە سەیری کەناڵێک ئەەکەم مەسەنە کەناڵێکی ئەوروپی ئەەکەم من قوتابیەکانی و قوتابخانەکەی بە شێوازێکی ڕێکوپێک بەڕێوە ئەچێ تێگەی ئێمە نەک گلەیمان هەبێت لە دەستەی بەڕێوەبردنەکە گلەی ئێمە لەوەیە کە پەروەردە ئاو ڕێک نایەتەوانێ تێگەی لە بەڕێوەبردننی ئێمە هیوادارین ڕووناکەینە UN لە مەودووە تێگەی چونکە ئیتر بەسە یعنی هاوکاریکردن و بە پاڕانەوە ئێمە حەز ئەەکەین پەروەردە خۆی ئاوا بێت سیرکە دیوارێک کە هەمان بوو لە قوتابخانەکەمانە هانایەکی زۆرمان بۆ پەروەردابر ئەمانوت دیوارەکەمان ئەڕۆخێ بەسەر قوتابیەکانە بەڵام هیچ هاوکاریەک نەکراین بەڵام خۆشبەختانە UN ڕێکخرای UN و باوکی قوتابی و ئیتر هەوڵی بەڕێوەبەرە بەڕێزەکەمان کە زۆر هەوڵیە تێگەی قوتابخانەکەمان گەیشتۆتە ئەوەی کە نەفەسێک هەڵبێنێت نەفەسێک بدات بەو شێوەی کە ئێمەش ڕوومان بێ پێشوازی لە دایک و باوکی قوتابی بکەین. قوتابخانەکەمان وا بوو تەنانەت دڵمان ئەسووتا بۆی کە مناڵەکان ئاوێکیان ئەخوارد. جۆگەی ئاو ڕۆشتنەکە و دەبلیوستەکە و هەمووی یەکێک بوو یعنی تۆ سەیری کە ئەگەر قوتابخانێک لە هەشتاوە یەک جار ئاوڕی لێ درابێتەوانە ئەی ئێستا 2007 ئێمە داوای چ بنەمای بکەین لە 2007 ئێمە داوای ئەو بنەمایە ناکەین ئەبووە باشتر بووە نەک داوای بنەماکان بکەین کە لە سفرەوە ئێمە دەست پێ بکەین. بە هەر حاڵ ئێستا گەیشتوینەتە ئاستێک یعنی بڵێ تۆزێک باشە نەگەڵ ئاستێک کە زۆر باش بێ گەیشتوینەتە ئاستێک کە تۆزێک باشە بەڵام هیوادارم پەروەردەش ئاوڕێکمان لێ باتەوانێ بۆ ئەوەی ئێمەش قوتابخانەکەمان باشتر بکەین و قوتابیەکانی ئەم سنوورە دڵیان بە قوتابخانەکە خۆش بێت. سپاس. ئیدارە و ئەنجومەنی دایکان و باوکان من وەک سەرۆکی ئەنجومەنی دایکان و باوکانی قوتابخانەی ئەحمەد هەردی بۆ ساڵی تازەی خوێندن ئەم ساڵ کە هەستمان کرد بە بۆنەی قەیرانی داراییەوە وەکو پێویست وەزارەتی پەروەردە ناتوانێت وەکو ساڵانی پێشوو ئاور لە قوتابخانە و خوێندنگاکان باتەوە. ئێمە لیژنەیەکمان دروست کرد لە ئەنجومەنی دایکان و باوکان و ئیدارەی قوتابخانە بە هاوکاری بڕێکی کەمی ڕێکخرای یونیسێف هەستاین بەسەر لە نوێ نۆژەنکردنەوەی قوتابخانەکە و دابینکردنی پێداویستیەکانی بۆ هەموو قوتابیان ئەویش کە پێک هاتووە لە دروستکردنی مەحاجەرەی پاراستنی قوتابخانەکە و دانانی سیستمی کامێرەی چاودێری هەروەها دروستکردنی مەشرەبێک بۆ ئاو خواردنەوە بۆ یاخکردنەوەی هەموو قوتابخانەکە و سەرجەم پۆلەکانی هەروەها دروستکردنی وێنە و نەخش و نیگارەکانی کە پێویستن لە قوتابخانەیە بۆ ئەوەی زیاتر مناڵ بکرێتەوە لە ناو قوتابخانەیە و قوتابخانەکەی خۆی خۆش بوێ. دواتر چی نوقسانیەک و کەم و کوڕێکی قوتابخانەکە هەیە دابینمان کردو و زۆر سپاسی هەموو ئەو دایک و باوکانە و هەموو ڕێکخرای یونیسف و ئیدارەی قوتابخانەکە و بە تایبەتی مامۆساڤیان بەڕێوەبەری قوتابخانەکە کە زۆر هاوکاری کردوین و بە بەردەوامی لە قوتابخانە ماوەتەوە بۆ کەم و کوڕیەکان دەستنیشان بکات و چارەسەری بکەین. هەروەها دروستکردنی سیستمی داتاشۆ بۆ قوتابیانی پۆلیە کە ئەم ساڵ ئەم قوتابخانەیە بووە بە سیستمی ئینگلیزی واتە وەکو هەموو قوتابخانە ئەهلیەکانی ترکە بە پارە قوتابی وەرەگرن لێرە بە خۆڕایی وەرەگیرێن و سیستمی ئینگلیزی و داتاشۆش پەیڕەوە کرێ.
ئەم بەشە بەشی کتێبخانەیە لە قوتابخانەکە ئەم ساڵ هەستین بە چاکردنی بە یارمەتی بەڕێوەبەر سدڤیان لەگەڵ یارمەتی دایک و باوکان بۆ پێداویستیەکان بۆ تەواوکردنی پێداویستەکانی کتێبخانە و ئێستاش زۆر کەم کوڕیمان ماوە ئیشەڵا وردە چاکی یەکەین. کتێبخانەکەش پێکاتووە لە چەند گولە گۆڤار و کتێب بوو کتێبی ژیانی شاعیرەکانی تایە ڕۆژانە کتابیان نەهێنم پۆلی 1 و 2 و 3 لەگەڵ 4 و 5 و 6 ژیانە ئێرە نیوەیان بۆ خوێندنەوە ڕۆژ زۆر ڕۆژی سەیری تەلەڤیزیۆنەکەن سیدیان بۆ لێ هی پەروەردەی. سەرتا بەک خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئاوردانەوەی کە لە قوتابخانەکان ئەێنەوە سەبارەت بە ئیش و کارەکانی وەرزش یان قوتابخانە ژوورێکمان هەیە تقریبان پێداویستەکانمان وەکو پێویست نییە بەڵام باشە خراب نییە بەڵام بەوەی ئەوەس عدارەوە ئێمەش ئاگاداری ئەوەین بەڵام ئەگەر بە حاڵەتە بەردەوام بێ ئێمەش ناتوانین هەموو ئیش و کارەکانی خۆمان بە پێی پێویست جێبەجێکەین ئەرکەکانمان پێی هەڵسین سەبارەت بە گۆڕەپانەکان ئەو گۆڕەپانی کە هەمانە ئێسا لەوەتی کە دروست کراوە تا ئێستا نۆژەن نەکراوەتەوە تقریبان چەند ساڵێکە هەندێک کەم و کوڕی تایە چەند جارێک لایەنی پەیوەندیدارمان ئاگادار کردێتەوە تا ئێستا هیچ کەسێک ئاوڕێی لە ناینێتەوە یەکێک لاوانە دەرچوونی ئاوڕۆیە ئاوڕۆکان کە ئاو دەرناچێت لە ناو ساحەکەیە کەڵەکە ئەبێ بە تایبەتی لە وەرزی زستانە ئێمە ناتوانین هیچ ئەرکێکی وەرشی بەکاربێنین کە خۆش دەزانی وەرزش زیاتر پەیوەندی بە جەستەوە هەیە ڕاستە لە ناو پۆلیشە ئەتوانی وەرزشیان پێ بکەین بەڵام زیاتر لە دەرەوە جوڵێمان هەیە پێویستمان بەوەی لیاقەی بەدەنیان پتەوترکەین یان بەهێزترکەین بە تایبەتی ئەم قۆناغی مناڵ پێویستی بە جوڵەیەکی زۆر زێرەوەی ئەوەی کە لە ناخەیەتی ئەوێ دەری بڕێ ئەگەر لە ژوورێ بۆ شوێ ناتوانن زیاتر یارمەتیانین هیوادارم لایەنی پەیوەندیدار ئاوڕمان لەم کێشەیە بنەوە کێشەکانمان بۆ چارەسەرکەن بۆردەکەشمان ئەو بۆردەکەیان ئەگەر جەنابتان تەسویرێکی بکەن بۆردەکەشمان بەو شێوەیەشکا و تا ئەسا هیچ چا نەکراوەتەوە. وەکو مامۆستا نەوزاد بەڕێزی پێوی ڕاگەیاندن کە مەکتەبە لە ساڵی 1970 دروست کراوە و لەم دوایانەیە بڵین تعمیر کراوەتەوە من وەکو خۆم وەکو ئەنجومەنی ئەم مەکتەبە مامۆستا بەڕێزەکان داوایان لێکردم کە ببم بە ئەنجومەنی ئەم مەکتەبە هەڵسام بۆ کارانی کە بۆ ئەم مەکتەبە بکرێت بەڕاستی وەکوی کە خۆم بینی مەکتەبەکە چەند شتێکی هەبوو یعنی بڕات بێت لەوانەیە بڵم لە کەناڵێکی تەلەڤیزیۆنەوە قابلی ئەوە نییە کە باس کردێ وەکو دیواری مەکتەبەکە کە ڕووخا بوو هەر ئەوە بوو ئەڕووخا بەسەر تەلەبەیە یعنی هەر ئەوە ماوە بڕوخێ بەسەر تەلەبەیە زائیدەن ئەوەی شوێنێک هەبوو بۆ ئاو خواردنەوە بڕات بێ خەڵک بێزی ناهاو دەستیشی لێ بشۆرێ بە هاوکاری خۆم ئەو مامۆستا بەڕێزانی کە لەگەڵ مابوون هەڵساین بە نۆژانکردنەوەی ئەمە تەمان ئەمە بورجەیەکی ویست ئێمەش زۆر هەوڵمانەدا لە ڕێی دایکان و باوکانەوانێ پارەکەی بەدەستبێنین نائکرا ئیتر ئەوە بوو زۆر سپاس بۆ منەظەمەی یونیسێف بڕێ پارەی بۆ دابین کردین بۆ نۆژانکردنەوەی ئەم مەکتەبە هەڵساین بە چاکردنەوەی دیوارەکان بۆی لەبەرەوە دیوارەکە زۆر خەتەر بوو ئەڕووخا هەڵساین بە نۆژانکردنەوەی شوێنی دەشۆر و ئاو خواردنەوەیان ئێستا ئەو مناڵانە کە هێن لە مەکتەبە ئاوەخۆنەوە بڕات بێ لە جوانترین دیزاین کە بۆمان دروست کردن و جوانترین شوێن کە ئەوەی دەستی تا بشۆرن و ئاوی تا بخۆنەوەوانێ ئەو شوێنێک ئێستا بۆمان دروست کردن و دوای بۆ خۆشتان دەتوانن ڕسمی بگرن و ببینن واقعەکە ببینن شوێنی تەوالێتەکان بە هەمان شێوە ناو باخ و ئەوانە هەمووی شتێکی زۆر جوانمان بۆ تەرتیب کردوون کە قابلیەتی ئەوەیە پیاو لە ڕووی بێ بڵێ ئیشانە ئێمە کردومانە من زۆر سپاسان دەکەم و بەخێر بن سەر چاوم ڕێستانم